هەڵوێستی گەلانی نەتورک. بەدیهێنانی ئامانجەکانی ئەنوەر پاشا و هاوڕێکانی پێویستی بە استراتیژێکی سوپایی سیاسی هەبوو. لە پێشەموو شتێکە بند بوو بە ڕادەی یەکگرتنی گەلانی عوسمانی و دڵسۆزیانەوە بۆ ئیمپراتۆریەتی عوسمانی. تورکیا وڵاتێکی فرەنەتەوەیی فرەدین بوو. بە جۆرەی هەندێک سەرژمێری دانیشتوانی ئەو سای سەرزەمینی عوسمانی 25 میلیۆن بوو، لەوە تەنیا 10 میلیۆنی تورک بوو کە لە نیوەی کەمتری تێکڕای دانیشتوانیە کرد. ئەوی تر 10 میلیۆن عەرەب و 2 میلیۆن ئەرمەنی و 1 میلیۆن کورد و ئەوی تریشی نەتەوەی جیاجیا بوو. تورکیا تەبایی دینی و تەبایی نەتەوەی تێدا نەبوو. حکوومەتی عوسمانی بە درێژایی زەمان سیاسەتی چەوسانەوەی دینی بەرامبەر گەلانی ناموسڵمان گرت بوو. لە دوای هاتنی تورکانی لاویشەوە سیاسەتی چەوسانەوەی نەتەوەیی بەرامبەر گەلانی نەتورک گرت بوو. هەوڵدانی تورکانی لاو بۆ تواننەوەی گەلانی نەتورک و نەموسڵمان لە بۆتەی نەتەوەی تورکدا لە چەرخێکا کە ئازادی دین و مەزەب و نەتەوە لە دنیادا بوو بەباو دڵی هەموو گەلانی نەتورکی ناوخاچی عوسمانی لە حکوومەتی تورک ڕەنجاند بوو. کورد و عەرەب ئەگەر پەیوەندی هاودینی لەگەڵ تورک کۆی ئەکردنەوە ئەوە گەلانی مەسیحی نەپەیوەندی هاودینی و نەپەیوەندی هاونەتەوەییان لە بیندا نەبوو، بەڵکو هەمیشە لە ژێرباری زوڵم و زۆری دینی و نەتەوەییدا بوون. ئەمەش پاڵی پێوە ئەنان کە پەنا بۆ دەوڵەتی دەرەوە ببەن بۆ ئەوەی بیان پارێزن و لە هەموو هەلێکەڵک وەربگرن لە جەهەنەمی چەوسانەوەی عوسمانی ڕزگاریان بێ. لەناو گەلە مەسیحیەکانی ئیمپراتۆریەتی عوسمانیدا لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا سێیان گرنگی تایبەتیان هەبوو: ئەرمەنی و ئاسووری و یۆنانی. یۆنانیەکانی ژێردەستی تورکیا ئەگەرچی هەمیشە لەگەڵ دەوڵەتانی ئەوروپی هاوکار بوون دژی ئیمپراتۆریەتی عوسمانی، بەڵام لە ساڵانی 1914-1918دا هیچ گیر و گرفتێکی دژواریان بۆ تورک دروست نەکرد. ناکۆچی یۆنانی تورکی لە دوای ڕاگرتنی جەنگ تەقیەوە. ئەرمەن. نەتەوەی ئەرمەن لە مێژ بوو سربەخۆییان لە دەستدا بوو. لە بینی رووسیا و تورکیادا دابەشکرابوون، هەروەها کەمایەتێکی پەرتوبڵاویشیان لە ئێران بوو. بزوتنەوەی نەتەوەی ئەرمەن لە پێش بزوتنەوەی نەتەوەی گەلە موسڵمانەکانی عەرەب و کووردا گەشەی کردبوو. ئەرمەن بە هیوا بوون بە یارمەتی رووسیا بە ئامانجی نەتەوەی خۆیان بگەن. لەو شەڕانەدا کە لە بینی ڕووس و تورکدا ئەقەوما، ئەرمەنەکان بەنهێنی و بە ئاشکرا هاوکاریان لەگەڵ ڕۆز دژی تورکە کرد. ئەمەش بوو بە بەهانەیەکی مێژووی بە دەستورک و فەناتیکەکانەوە بۆ زیاتر ئازاردان و ناوبەناو سزادانی بە کۆمەڵی ئەرمەن. کە جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا، ئەرمەنیەکان بەشداربوونی تورکیان لە جەنگدا بە هەستێکی تێکەڵاو لە ترس و هیواوە وەرگرت. ترس لە تۆڵەسەندنی چاوەڕوانکراوی تورک کە هیچ گوشارێکی دەرەکی نەی ئەتوانی بەری بگرێ و هیوای تێشکانی تورکیا و سەرکەوتنی هاوپەیمانەکان بە تایبەتی رووسی. کەنیسەکانی ئەرمان ڕایانگەیان کە قەیسەری رووسیا پارێزەری هەموو ئەرمەنیەکانی جیانە و داوایان لە هەموو ئەرمەنیە کرد هەر یارمەتیەکی شەخسی یا مادی لەدەست دێ پێشکەشی سوپای رووسی بکە. رووسیاش بەیانێکی ڕسمی دەرکرد هانی ئەرمەنیەکانی ئەدا بۆ ڕاپەڕین لە دژی تورک و بەڵێنی ڕزگاری پێ ئەدان. ئەرمەنیەکان بەدەنگ ئەو بانگەوازانەوە چوون. ریزی ئۆردی تورکیان بەجێ ئەهێشت و بە کۆمەڵ ئەیاندایە پاڵ سوپای ڕۆز. یارمەتی رووسیان ئەدا بۆ پێشڕەوی. هێزی داگیرکەریان وەکو ڕزگارکەری خۆیان پێشوازیە کرد. تورکیا بەڕقەی بەرپەرچی هەڵوێستی ئەرمەنی دایەوە بە توندی تۆڵەی لێسەندن. لە حوزەیرانی 1950دا بڕیاری ڕاگۆزانی ئەرمەنیدا لە ناوچەی ڕۆژەڵاتەوە بۆ ناوەی ئەنەدۆڵ. تەڵعەت پاشا وەزیری کاروباری ناوخۆی تورکیا خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی جۆری ڕاگۆزانی ئەرمەنیە کرد لە ساڵانی 1950-1916دا. جێبەجێکردنی ئەم بڕیارە بوو بەهۆی ئەوەی ویلایەتەکانی ڕۆژەڵات لە ئەرمەنی چۆڵ ببن. بە گوێرەی هەندێک سەرچاوی جێی باوەڕ ئەبێت 2 میلیۆن ئەرمەنی تووشی ئەم کوێرەوەریە بووبن. لەوانە 600,000یان مردوون. ئەم کارە ساتە لە مێژوودا بە کوشتاری ئەرمەن ناسراوە. رووسیا هەندێتی پیچەکداری لە ئەرمەن دروست کردبوو. تۆڵەی لێ قەومانی خۆیان لە خەڵکی ئەو ناوچە کوردنشینانە ئەکردەوە کە سوپای رووسی داگیریەکردن. کاربەدەستانی رووسی لە باتی ئەوەی هەوڵی ئاشکردنەوەی گەلی ئەرمەنی و گەلی کورد بدەن، تیپەچەکدارەکانی ئەرمەنیان ئازاد کردبوو بۆ تۆڵەسەندن لە کورد و قوڵکردنی ناکۆچی نێوان ئەم دوو گەلە دراوسەیە. سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەر و کشانەوەی ڕووس لە کوردستان و وازێنانی لە پشتیوانیکردنی ئەرمەن و هەڵوەشانەوەی تیپەچەکدارەکانیان کوێرەوەری گەلی ئەرمەنی سەختتر کرد. ئاسووری. ئاسووریەکان بە ئەندازەی ئەرمەنی تووشی مێنەتی نەبووبوون، بەڵام ئەوانیش لە ژێرباری زوڵمی دینی و کۆمەڵایەتی و ئابووریدا بوون. پاژەوەی سوپای رووسی بەناو کوردستاندا پێشڕەوی کرد ئاسووریەکانی هەکاری لە تورک ڕاپەڕین. لە هاوینی 1950دا بە تێشکاوی بە کۆمەڵ کۆچیان کرد بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی سوپای رووسی لە خۆی سەڵماز ورمێ. چەندین هەزار کەسیان چوونە ریزی سوپای رووسەوە. کاربەدەستانی رووسی هەندێک تیپی تایبەتیان لێ پێگەێنان. لە سەرەتای 1970دا ژمارەیان ئەگەیشتە نزیکەی 12,000 چەکدار لە ژێر سەرکردایەتی ئاغا پەترۆسدا. ئەم هێزانە شانبەشانی سوپای رووسی بەشداری جەنگ بوون دژی عوسمانی بەو هیوای بە ئامانجەکانی خۆیان بگەن لە ئازادی و سەربەستی.
سمکۆی سەرخێڵی شوکاک مارشیمۆنی پێشەوای دینی ئاسووریەکانی کوشت، ئەوەش بوو بەهۆی دروستبوونی ناکۆچیەکی خوێناوی لە بینی ئاسووری و کووردا. هەردوو لا بە کۆمەڵ کوشتاریان لە یەکتری ئەکرد و دەستیان لە یەکتری نەئەپاراست. لە دوای کشانەوەی ڕووز لە ئێران ئاسووریەکان بێ پشت و پەنا مابوونەوە. تورک بە بیانووی تەمێکردنی نەستوریەکانی هەکاریەوە کە هاوڵاتی عوسمانی بوون هێرشی کردە سەر ناوچەی ورمێ. ڕووز لە ناوچەکەدا نەمابوو. بەریتانیاش ئاگاداری نەستوریەکانی کرد بە تەمای هێزی یارمەتی بەریتانی نەبن و پشت بە خۆیان ببەستن. لە ژێر گوشاری تورکا بە شەڕ لە خواروی گۆمی ورمێەوە کشانەوە بەرەو ناوچەکانی ژێردەستی بریتانیا لە هەمەدان و لەوێشەوە گوێزرانەوە بۆ باعقوبە. ئاسووریەکان تووشی کوێرەوەریشی نەتەوەی بوون، لە نیشتیمانی خۆیان هەڵکەنران و بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەمریکادا بە دەربەدەری بڵاوبوونەوە. عەرەب بە ژماری ئەوەندەی تورک یاخو زیاترە بوون، هاودینی تورک و کورد بوون. لە ناو ئۆردوی تورک و دا و دەستگاکانیدا چەندین ئەفسەری پلەبەرز و کاربەدەستانی گەورەی عەرەبە بوو. سیاسەتی مەرکەزیەت و تورکاندن کە حکوومەتی ئیتیحادیەکان لە ناوچە عەرەبیەکاندا پەیڕەویانە کرد، نابەرامبەری لە نوێنەرایەتی مەجلیسەکاندا تەنگ هەڵچنین بە ڕێکخراوە فەرهەنگی و سیاسەکانی عەرەب لە ناو ڕۆشنبیرانی عەرەبدا هۆشی جیابوونەوە خوازی دروست کردبوو. لە ساڵانی دوای ئینقلابی عوسمانی تا هەڵگیرسانی جەنگ لە ئەستەمبۆڵ، قاهیرە، دیمەشق، بەیروت، بەغداد، پاریس چەند ڕێکخراوێکی عەرەبی نەتەوەیی ئاشکرا و نهێنی دروست بووبوون بۆ بەدیهێنانی خواستە نەتەوەیەکانی عەرەب کە بەپێی جیاوازی بۆ چوونی ڕێکخراوەکان جیاواز بوو. هەر لەوەی هەندێکیان داوای لامەرکەزیەتیان ئەکرد لە چوارچێوەی دەوڵەتی عوسمانیدا تا ئەوەی داوای جیابوونەوەی هەموو نەتەوەی عەرەب و دروستکردنی دەوڵەتێکی یەکگرتووی عەرەبیانە کرد. کاتێک جەنگ هەڵگیرسا، سەرکردایەتی تورک گومانی لە دڵسۆزی عەرەب نەبوو. هەڵگیرسانی شۆڕشی عەرەب بە هاوکاری ئینگلیز لە حیجاز دژی دەسەڵاتی عوسمانی 1916 بۆ کاربەدەستانی تورک شتێکی چاوەڕێ نەکراو بوو. شۆڕشی عەرەب بە سەرۆکایەتی حسێن جەزرەبەیەکی کوشندە بوو لە ئیمپراتۆریەتی عوسمانی. لەگەڵەوەشدا ئەو سیاسەتەی تورکیا گرتی بۆ سزادانی بە کۆمەڵی ئەرمەنی بەهۆی دەستێکەڵاوکردنیەوە لەگەڵ ڕووسیا دژی تورک، ئەگەرچی عەرەبیش هەمان ڕێگەی گرتبوو کەچی تورک سیاسەتی سزادانی بە کۆمەڵی بەرامبەر عەرەب نەگرت بەهۆی دەستێکەڵاوکردنیەوە لەگەڵ ئینگلیز. جەمال پاشا سەرکردەی هێزەکانی تورک لە سووریا و فەڵەستین لە ناو عەرەبدا بە جەمال سەفاح ناسراوە، چونکە سەرکردەیەکی بزوتنەوەی نەتەوەی عەرەبی لە شامدا لە سێدارەدا لەسەر ئەوەی ناوەکانیان لە ئارشیفی کۆنسوڵگەی فەڕەنسیدا لە بەیروت دۆزرابووە. تورک ڕێگەی سەرکوتکردنی درڕندانەی نەگرت وەکو بەرامبەر ئەرمەن گرتبووی، بەڵکو سیاسەتی گفتوگۆی لەگەڵ شەریف حسێن گرتبوو. جەمال پاشا هەوڵی زۆری لەگەڵ حسێندا بۆ ئەوەی لە هاوکاری ئینگلیز پەشیمانی بکاتەوە لە بەرامبەر سەلماندنی خواستەکانی نەتەوەی عەرەبدا. هەر ئەویش حسێنی لە کەینوبینی ڕێکەوتنی نهێنی هاوپەیمانەکان بۆ دابەشکردنی وڵاتانی عەرەب ئاگادار کرد، بەڵام ئیتر تێپەڕی بوو. قسە خۆشەکانی جەمال پاشا کاری لە شەریف حسێن نەکرد. حسێن نەک هەرگوێ نەدایە بەڵێنەکانی جەمال پاشا دەربارەی پاشەڕۆژی وڵاتانی عەرەب، بەڵکو بۆ ئەوەی بڕوای ئینگلیز بەخۆی بەهێزتر بکە نامەکانی جەمال پاشای بۆ ئەوان نار وەکو بەڵگەی دڵسۆزی و نیازپاچی خۆی بەرامبەر بەریتانیای گەورە. کورد کوردیش هاودینی تورک و عەرەب بوو، ئەگەرچی هەمیشە بەرەنگاری دەسەڵاتی تورکی کردووە، بەڵام لە ساڵانی جەنگدا بە دڵسۆزی مایەوە. لە کاتێکا جگەل لە کورد هەموو نەتەوەکانی تر عەرەب و ئەرمەنی و ئاسووری لە تورک هەڵگەڕانەوە و لە ڕوویدا ڕاپەڕین. تەنانەت ئەو چالاکیە سیاسی، فەرهەنگی، ڕێکخراوەیی لە ساڵانی پێش جەنگدا بۆ بەدەزێنانی مافی نەتەوەی ئەکرا لە ساڵانی جەنگدا کەم بوو. کورد هیچ گیر و گرفتێکی سوپایی یا سیاسی کاریگەری بۆ کاربەدەستانی تورک دروست نەکرد. ئەفسەر و سەربازەکانی کورد لە ڕیزی ئۆردوی تورکدا لە هەموو مەیدانەکانی جەنگدا بەشدار بوون. ئەبێ هۆی ئەمە چی بێ؟ بۆچی سەرکردەکانی کوردیش وەکو شەریف حسێن کەڵکیان لە هەلومەرجی زمانی جەنگ وەرنەگر کە هەلێکی لەباری بۆ هەڵخست بوون بۆ ئەوەی تەقەلاکانی خۆیان نوێ بکەنەوە لە پێناوی هێنانەدی ئامانجی نەتەوەی خۆیاندا، بەڵکو بە پێچەوانەی هەموو ڕابردوو بە دڵسۆزیمانەوە بۆ عوسمانی. ڕەنگە دێکەسپیان وابێ فتوای خەلیفە بۆ غەزا و جیاد واتە هەستی دینی پاڵی بە کوردەوە ناوە لە ماوەی جەنگدا بە دڵسۆزی و هێمنی لە خزمەتی تورکدا بمێنێتەوە، باشداری قەتڵ و عامی مەسیحەکان بێ، بێ ئەوەی هیچ شۆڕشێ یا هەڵگەڕانەوەیەک لەو هەلە زێڕینەدا لە کوردستاندا ڕووبدا. لە کاتێکا کورد بەر لە جەنگ هەمیشە لە حاڵی یاخیبوون و شۆڕشدا بووە. ئەمە لێکدانەوەیەکی یەکلایەنەیە. زۆر لە پیاوەناسراوەکانی کورد لەوانە چەندین شێخ و مەلای ئاینپەروەر لە پێش هەڵگیرسانی جەنگ و لە ساڵانی جەنگدا ئامادەیی خۆیان و گەلی کوردیان دەربڕی بۆ هاوکاری هەم لەگەڵ ڕووس و هەم لەگەڵ ئینگلیز بەرامبەر پشتیوانی ئەوان لە خواستە نەتەوەیەکانی کورد. هەرچەندە ژمارەیەکی زۆر لە شێخ و مەلاکانی کوردستان لە سەرەتای جەنگدا بە دەنگبانگی جیهادەوە چوون و خەڵکیان هاندا بۆ غەزای کافران، بەڵام زۆری نەخایەن ئەو کەفوکوڵە نیشتەوە. لە هەمان کاتدا چەندین شێخ و مەلای کورد هیچ باوەڕێکیان بە جیهاد و غەزای عوسمانی نەبوو.
دژی ڕاوەستان و لەسەر ئەوە تووشی ئازار و سزا بەڵکو تووشی کوشتن و هەڵواسین بوون، وەکو شێخ بابە سەعیدی غەوز ئابادی شێخی تەریقەتی قادری لە مەکوریان. چەندین شاعیری کوردیش دژی ئەو شەڕە شعریان هۆنیوەتەوە. هەندێکی تر هۆی ئەم ڕەفتارە ڕاستەی کورد ئەجێڕنەوە بۆ ئەوەی کە تورک زیرەکانە توانیوێتی ئارەزووی پشێوی خوازانەی کورد ئاڕاستی مەسیحەکانی دراوسیان ئەرمەن و ئاسووری بکە و بە شەڕی ئەوانەوە خەریکیان بکە. ئەشێ ئەمە هۆیەکی گرنگی ئەو ڕەفتارە بێ، بەڵام ناشی هەمووی هەر ئەمە بێ. بزوتنەوەی نەتەوەی کورد لەو سەردەمەدا سەرکردایەتێکی یەگرتووی شارەزای کاروباری دنیا و خاوەنی ڕێکخراوێکی فراوانی نەبووە کە بتوانێت پایەکانی استراتیژی گشتی بزوتنەوەکە دابڕێژێ و خەڵکی کوردستان بۆ جێبەجێکردنی ساز بدە و کەڵک لە هەلومەرجی نیشتیمانی کوردستان، هەلومەرجی ناوچەیی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەلومەرجی جیانی دەوڵەتانی ئەوروپی و ئەمریکا وەربگرێ. هاوپەیمانەکانیش لەو کاتەدا بەهێز و توانای خۆیانەوە ئەنازین، پێیان وابوو پێویستیان بەهێزی گەلانی ناوچەکە نییە، خۆیان ئەتوانن داگیر و دابەش بکەن بەپێی ئەو ڕێکەوتنە نهێنیانەی خەریکی ئامادەکردنی بوون. بەلاو گیرسانی جەنگ هەموو هەوڵەکانی سەرکردە و پیاوە ناسراوەکانی کورد لەگەڵ کاربەدەستانی رووسی بۆ دامەزرانی پەیوەندی دۆستایەتی و هاوکاری کوردی رووسی و بەدەزێنانی پشتیوانی رووسی بۆ ئامانجی نەتەوەی بزوتنەوەی ڕزگاری کورد سەری نەگرت. لەوانە چوونی عەبدوڵڕەزاق بەدرخان بۆ قافقاز و مۆسکۆ، چوونی شێخ عەبدوسەلام بارزانی و سمکۆ بۆ تەفلیس 1940، پەیوەندی سەرانی ڕاپەڕینەکەی بەتلیس مەلا سەلیمە فەندی و هاوڕێکانی لەگەڵ دیبلۆمات و کاربەدەستانی رووسی 1940. کاربەدەستانی رووسی لە باتی گرنگیدان بەلایەنی سیاسی لە پەیوەندیەکانی خۆیاندا لەگەڵ مەزنەکانی کورد هەوڵی پەیداکردنی نۆکەر و جاسوس و کڕینی پیاوە ناسراوەکانی کوردیانەدا بۆ ئەوەی لە کاتی پێویستدا بەکاریان بێنن. هاوپەیمانەکان لە سەرەتای جەنگدا هیچ گرنگیەکیان بە هاوکاری و پشتیوانی جەنگی گەلی کورد نەدا. لە گەرمەی جەنگدا دیسانەوە هیچ تەقەلایەکی گەورەکانی کورد لەگەڵ رووس و ئینگلیز سەری نەگرت. نە ئینگلیز بەدەنگ ئەم داوایەوە هات بە بیانووی ئەوەی چونکە و سا کوردستان لە سنووری ناوچەی گرنگی پێدانی ئەوانە بوو وەنە رووس بەیەخێکی پێدا، چونکە ئەویش گرێوی لەسەر هاوکاری مەسیحەکانی کوردستان ئەرمەنی و ئاسووری کردبوو. لەوانە دوو تەقەلای شەریف پاشا لەگەڵ ئینگلیز جاری یەکەمیان ساڵی 1940 لە سەرەتای دەستپێکردنی شەڕدا و جاری دووەم ساڵی 1980 دەوروبەری کۆتایی جەنگ. تەقەلای کامیلبەگ و حەسەنبەجی بەدرخان لەگەڵ رووس، دەوڵەتانی هاوپەیمان لەو کاتەدا بەدەنگ ئەم بانگانەوە نەچوون، چونکە رووسیا نەیەویست دان بە مافی نەتەوەی کووردا بنێ، بەڵکو ئەیویست بە هاوکاری گەلانی مەسیحی ناوچەکە داگیر بکە. بەریتانیاش نەیەویست ئەرکی سەرشانی خۆی قورس بکە بەوەی لێپرسراوێتیەکەی درێژ بێتەوە بۆ ئەو شوێنانەی کە ئەبوو ببنە ناوچەی نەفوزی رووسی و فەڕەنسی. نیکیتین لەو بارەوەشتی ئەگێڕێتەوە کە خۆی لەبەی نابووە. ئەزانین کە کەمالبەجی بۆتان یەکێ لە بنەماڵی بەدرخان لە 1916دا لە تەفلیس تەقەلایکی زۆریدا بۆ ئەوەی مەسلەی ئامانجی نەتەوەی کورد بە گراندۆگ نیکۆلا نائیب السەڵتەنەی قافقاز و سەرفەرماندەی هێزەکانی رووسیا لە جەبهەی تورک بسەلمێنێ. بە هەر حاڵ پێناچێت لەو سەردەمەدا حکوومەتی رووسی پەیڕەوی سیاسەتێکی دیاریکراوی بەرامبەر کورد کردبێ. مەسلەی کورد لەگەڵ دوورنمای ئەرمەنستانێکی سەربەخۆ بە هەڵات تێکەڵاو ببوو. لە کۆتایی ساڵی 1970دا لەلایەن جەمعیەتی ئیستیخلاسی کوردستانەوە پەیکی هاتە لام لە بارگای کۆنسولگەری خۆم لە ورمێ بینیم. ئەم پەیکە نامەیەکی لە سەید تەهاوەدا دەستم کە تێیدا داوای لە من کردبوو ڕێوشوێنێ بۆ یەکتربینینی ئەو فەرماندەکانی سوپای ڕۆز ڕێک بخەم بۆ ئەوەی پێکەوە لە سەرکاری هاوبەش دژی تورک بە مەبەستی ئازادکردنی کوردستان ڕێک بکەون. سەید تەها کە لە بەندی دیلایەتی ڕووز هەڵاتە بوو برازای شێخ عەبدولقادر بوو. شێخ خۆشی کە تا 1970 لە ئەستەمبوڵ مابوو، دوای لەوێ هەڵات و چوو بۆ لای مەلیک حسێن. سیاسەتی کوردی رووسیا لەو سەردەمەدا لەژێر کارتێکردنی چەند لێکدانەوەیەکدا هێشتا لەسەر بۆچوونێکی ڕوون و دیاریکراو ساغ نەبووبەوە. یەکێکیان چونکە رووسیا خۆی وڵاتێکی فراوانی فرەنەتەوە بوو، چاوی بڕی بۆ داگیرکردنی قەڵەمڕەوی ئێرانی و تورکی و نەی ئەویست هیچ نەتەوەیەکی تری ناوچەکە هاوبەشی بن، بەڵکو ئەویست خۆی بەتەنیا ئەو شوێنانە بکاتە بەشێکی ئەرزەکانی. ئەویتریان رووسیا پارێزگاری گەلانی سلاڤی و مەسیحانی ئۆرتۆدۆکسی ژێردەستی عوسمانی کردبووە یەکێ لە بیانۆکانی استراتیژی فراوانخوازی خۆی، بۆ ئەوەش خۆی وەکو پارێزەری مەسیحەکان پیشانەدا. نەی ئەویست بە نزیک خستنەوەی کورد و سەلماندنی خواستانەتەوەیەکانی مەسیحەکان کە لەو سەردەمەدا لەگەڵ کورد ناکۆک بوون بڕەنجێنێ. بەدەزێرانی پشتیوانی کورد هەتا درەنگ لە بەرنامەی هاوپەیمانەکاندا نەبوو، بەڵکو هێزەکانی رووسیا بەو پەڕی درڕندایەتیەوە لەگەڵ کورد ئەجوڵانەوە. هەندێک لە سەرکردە و دیبلۆماتەکانی ڕۆز بە تایبەتی شاخۆفسکی، گردینسکی، مینۆرسکی لە راپۆرتەکانی خۆیاندا بۆ دەستگا دەسەڵاتدارەکانی سەر و هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی قانەعیان بکەن لە باتی بەکارهێنانی شێوەی زەبروزەنگ بۆ سەرپێدانەواندنی کورد، شێوەی بەدەستهێنانی دۆستایەتی و پشتیوانی گەلی کورد بگرن
لە ڕێگەی باشکردنی ڕەفتاری هێزە داگیرکەرەکانی رووسیا لە کوردستان و دروستکردنی پەیوەندی لەگەڵ سەرکردەکانی کورد و دانی بەڵێنی دابینکردنی مافی نەتەوەییان. بەڵام تازە درەنگ بوو چونکە ئەم بیر و بۆچوونە نوێیە دەربارەی مەسەلەی کورد لەناو کۆڕە دەسەڵاتدارەکانی ڕووسدا کاتێک گەڵاڵە بوو کە ئیتر ڕژێمی قەیسەری خۆی لە ڕووخان نزیک ئەبووە. ئەوە بوو لە ئۆکتۆبەری 1970دا رووسیای سۆڤێتی بە یەکجاری دەستی لە جەنگ هەڵگرت و ئەو بیر و بۆچوونانە هەرگیز جێبەجێ نەکران. ژەنەڕاڵ نیسل فەرماندەی میسیۆنی فەڕەنسی لە رووسیا لە راپۆرتێکدا کە چەند ڕۆژێکی کەمبەل لە شۆڕشی ئۆکتۆبەری 1970 بۆ حکوومەتی فەڕەنسی نووسیوە هەندێک لایانی ئەم مەسەلەی ڕوونەکاتەوە. لە راپۆرتەکەدا نووسیوێتی هەر کارێکی جەنگی دژی تورکیا ئەتوانێ و ئەبێ پشت ببەستێ بە ئاژاوی سیاسی لەم ئیمبراتۆریە فرەنەتەوەیەدا. هاوپەیمانەکان کاتی خۆی ڕایانگەیاندووە عەرەبستانی عەرەبە، ئەوان ئەبێ بە ڕاگەیاندنی کوردستانی کووردە درێژە بەم سیاسەتە بدەن. ئەمە لەو کارەکاریگەرانەیە کە ئەتوانێت لە جەبەی قافقاز بکرێ. لە کاتێکا وا دێتە بەرچاوان کاری جەنگی ڕووس خەریکە نرخی پێشووی لە دەزەدا. هەموو تەقەلاکانی ڕووس بۆ بەدەزیێنانی پشتیوانی کورد لە خۆیان سەری نەگرت. ئەو تاڵانی و کوشتارەی قازاخەکان کردویانە هۆی گەورەی ئەوە بووە. بۆ ئەنجامدانی ئەم سیاسەتە کوردیە نوێیە نیسڵ پێشنیارەکە هاوپەیمانەکان کۆبوونەوەیەک بکەن و نووسیوێتی ئەرمەنەکان لەم کارەدا یارمەتیمانەدەن، هەرچەندە دوژمنایەتی زۆر کۆنی بینی ئەم دوو گەلە شتێکی مێژوویە. بەڵام ئەرمەنیەکان پێی بۆ ئەبەن کە دروستکردنی کوردستانی ئۆتۆنۆم دەسەبەرێکی نوێ ئەبێ بۆ جێبەجێکردنی ڕاستەقینەی سەرەتای نەتەوەکان و دروستکردنی ئەرمەنستانی ئۆتۆنۆم لە پاشە ڕۆژێکی نزیکدا. حکوومەتی فەڕەنسی لە 11 کانونی یەکەمی 1970دا لە وەڵامی ژەنەڕاڵ نیسڵدا بە تەلەگرام نیسڵ و هەموو کاربەدەستانی تری ناوچەکەی ئاگادار کرد کە حکوومەت وهای بەراوردەکە کە هاوکاری ئەرمەنی و مەسیحەکانی قافقاز بە خەرجێکی کەم ئەتوانرێت دابین بکرێ. لە بەرامبەر ئەمەدا نیشاندانی نزیکی بەرامبەر ئێلاتی کورد هەستی دوژمنانەی مەسیحەکان بەرامبەر ئێمە ئەوروژێنێ. لە ئەنجامدا حکوومەت لایوانیە کە ئەگەر بەپی بەرنامەی باسکراو لە راپۆرتی ژەنەڕاڵ نیسڵدا بە هاشکرا موافقەت بکرێت لەسەر دروستکردنی کوردستان شتێکی لەبار بێ. لەگەڵ ئەوەشدا حکوومەت لای وایە بەپی ئەو ئیمکاناتی لەبەردەستدا یارمەتی جەنگی خێڵەکانی کورد بەدەست بێنن. ئەکرێت کۆڵۆنیال شاردینی بکرێتە لێپرسراوی دۆزینەوەی ڕێگەی گفتوگۆ لەگەڵ سەرۆکەکانی کورد. ئەگەرچی کورد تەنیانەتەوەی گەورە بوو کە لە ساڵانی جەنگدا بە دڵسۆزی بۆ ئیمبراتۆریەتی عوسمانی مایەوە، بەڵام لە چاو هەموو نەتەوەکانی ترا جگە لە ئەرمان ئازار و کوێرەوەری لە هەمویان زیاتر بە دەستورکەوە بینی. سەرباریەوەی کوردستان بوو بە کەلاوەیەکی گەورە و جگە لەوانی لە مەیدانی شەڕدایا بەوەی شەڕۆکوژان کاربەدەستانی تورک 700,000 کوردیان بە بیانووی ئەوەی ناوچەکانیان بۆتە مەیدانی شەڕ بە زۆر لە کوردستانەوە بۆ ناوەی ئەنەدۆڵ ڕاگوێزا. ماڵ و داراییان زەوتکردن. بەشێکی لە ڕێگا مردن و ئەوی تریشی هەژار و دەربەدەر بوون کە شتێکی ئەوتوی لە کوێرەوەری گەلی ئەرمەنی کەمتر نییە. لە کاتێکا کوێرەوەری ئەرمەن لە سەرانسەری دنیادا دەنجیدایەوە کەچی کەسێ لەسەر کوێرەوەری کورد هەڵی نەدایە. پلانی ژێربەژێر بۆ دابەشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. رووسیا و بەریتانیا لە سیاسەتی ناوچەییاندا لە ڕۆژهەڵاتی نزیک و ناوەڕاستدا ناکۆک بوون. قازانجەکانیان لەگەڵ یەک نەئەگونجا. استراتیجیان بەرامبەر هەموو ناوچەکە بەگشتی و بەرامبەر بە پارێزگاری قەوارەی ئیمبراتۆریەکانی ئێرانی و عوسمانی یا دابەشکردنی جیاواز بوو. ئەم دوو هێزە ناکۆکەی کە هەردووکیان چاویان بڕی بۆ ناوچەکە و هەریەکەیان بە جۆرەی استراتیجی ناوچەیی خۆی و بە شێوەی تایبەتی خۆی لە پەیجووری جێبەجێکردنی ئامانج و دەستکەوتی تایبەتی خۆیدا بوو، تەنیا دوو جار لە سیاسەتی ناوچەییاندا توانیان یەک بکەون. جاری یەکەمیان لە تاوەڕەشەی تەنینەوەی شۆڕشی فەڕەنسی و گەورەبوونی مەترسی ناپلیۆن بۆناپارت. جاری دووەمیش لە تاوەڕەشەی ئاڵمانی و پەرەسەندنی نفوزی ئاڵمانی لە ئەوروپا و ئاسیادا. بەریتانیا و رووسیا بۆ بربەستی مەترسی ئەڵمانی لە سەر لابەلاکردنی کێشەکۆنەکانیان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نزیکدا پاش 15 مانگ گفتوگۆی بەردەوام ڕێکەوتن. لە سیوێشی ئابی 1970دا وەزیری کاروباری دەرەوەی رووسی ئەلێکساندەر ئیزۆلسکی و سەفیری بەریتانی لە پیتەربۆرگ سێر ئارتۆر نیکلسۆن پەیمانێکی دووقۆڵیان بەست. لەم پەیمانەدا پێگاتن لەسەر ئەوەی یەک تیبەت بە بێلایانی بمێنێتەوە، هیچ لایەکیان دەستی تێوەر نەدەن. دوو هەلومەرجی هەبوو ستاتۆسکۆفۆ لە ئەفغانستان وەکو خۆی بمێنێ، واتە بە ناوچەی نفوزی ئینگلیزی بمێنێتەوە. سێ ئێران دابەش بکرێ بە ناوچەی نفوزی ئینگلیزی و رووسی و مەڵبەندێکی بێلایەن لە بینی هەردوو ناوچەکەدا. بە جۆرێم پەیمانە ئەرزی ئێران ئەبوو بە سێ بەش: ناوچەی نفوزی رووسی، هەموو ئازەربایجان، خۆراسان، گورگان، مازندەران، گەیلان، عێراق، قوم، ساوا، یەزد، نائین، ئەسفەهان، بروجەرد، تاران، قەزوین، زەنجان، هەمەدان، کرماشان، کوردستان، قەسری شیرین.
ناوچەی نفوزی ئینگلیزی، کرمانبیرجۆند، سیستان، بلوچستان، کەنارەکانی تەنگەی هورمز، چاهبەهار، بەندەر عەباس. مەڵبەندی بێلایەن، قاینات، خوزستان، فارس، لۆڕستان، چەهار مەحالی بەختیاری، بوشار. لە 1911ەوە بە گوێرەی ئەم ڕێکەوتنە هێزەکانی ڕووسی و بەریتانی چوو بوونە ناو ئێرانەوە کە جەنگیش هەڵگیرسا سوپاکانی ڕووس و ئینگلیز بێ ئەوەی ڕێزی سربەخۆیی و بێلایەنی ئێران بگرن یا ئێران خۆی بەرەنگاری بکە بەکردەوە داگیریان کرد. شەڕ هێشتا لە هەموو مەیدانەکانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە گەرمی بەردەوام بوو. چارەنووسی جەنگ دیار نەبوو بە چ لایەکدا ئەکەوێت کە دەوڵەتانی ئیمپریالیستی ئەوروپا لە ناوخۆیاندا کەوتبوونە گفتوگۆ و سەودا بۆ ڕێکەوتن لە سەرجۆری دابەشکردنی سەرزەمینی عوسمانی و ئێرانی. هەر لە سەردەمی جەنگدا بەنهێنی لە سەرجۆری دابەشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێکەوتن. ڕێوشوێنەکانی ئەم پێگاتنە گشتیە بە 4 قۆناغی سەرەکیدا تێپەڕی: ڕێکەوتنی ئەستەمۆڵ، ڕێکەوتنی لەندەن، ڕێکەوتنی سایکس پیکۆ، ڕێکەوتنی سانجین دەمۆرین.